وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. قەومی پێغەمبەر لووت و قەومی پێغەمبەر نوح لەسەر ئەنجامدانی هەندێک تاوان لەناوبراون. ئەمڕۆ سەرباری ئەو هەموو تاوانەی ئەنجام دەدرێت بۆچی هیچ نەتەوەیەک بە کۆمەڵ لە ناو نابرێت؟ هەر لە کۆنەوە خوای گەورە جەللە جەلال و وەک یاسایەکی خوایی نەتەوە یاخی و تاوانکارەکانی لەگەڵ ئەوەدا کە شتێکی بێگومان و مقەددەرە لە ڕۆژی دواییشدا سزایان بدات، هەر لە دنیادا لە پێناو تەمێکردندا سزاداوە. بەڕاستی ئەو سزایی سەپێنراوە بەسەر قەومی حەزرەتی لۆتدا سزایەکی تۆقێنەر و پەند ئامێزە. ئەرک و لێپرسراویەتی حەزرەتی لووت لە شارەکانی سۆدۆم و گەمۆرای سەر دەریاچەی لووت بوو. ئەو چەند شارە لە شەوێکدا تەنها بە دەنگ و شریخەیەکی گەورە و تۆقێنەر تەختی زەوی دەکرێت. ئەو قورئانە پیرۆزەی کە چیرۆکی تاوان و سەرنجامی خراپی قەومی حەزرەتی لووت بە وردی باز دەکات، چیرۆکی قەومی حەزرەتی نوحیش بە هەمان وردەکاریەوە باز دەفەرموێت. لە ڕووداوی تۆفانەکەدا ڕووبەری وشکاییەکانی ئەو کاتەی گۆی زەوی ژێر ئاو دەکەوێت، دەریاکان دەبن بە هەڵم، لە ئاسمانەوە باران دەبارێت و ئاوی ژێر زەوی دەتەقێت و دێتە سەر زەوی و هەموو خەڵکە یاخیەکە ژێر ئاو دەکەون و تیا دەچن. تەنها کۆمەڵێک کەس کە سواری کەشتیەکەی حەزرەتی نوح عەلەیهی سەلام بوون بە یارمەتی خوای گەورە ڕزگاریان دەبێت. ئەم کۆمەڵە کەسە بە گوێرەی هەندێک لە فەرمودە لاوازەکان 60 تا 70 کەسێک بوون. دواتر مرۆڤایەتی لەم کۆمەڵە کەسەوە سەر لە نوێ دەست بە دروستبوونەوە و زۆربوون دەکاتەوە. جابا ئێمە لێگەڕین شارەزایانی بواری شوێنەوەرناسی خەریکی لێکۆڵینەوەکانی خۆیان بن لەسەر ئەو شوێنانەی ئەو ڕووداوانە تیایاندا ڕوویداوە و بە دوواداچوونی خۆیان بۆ شێوازی ڕووداوەکان بکەن و خۆشمان بچینە سەرباسی کۆمەلگا قودسیەکان. لە ڕاستیدا ئەمڕۆ ئوممەتی پێغەمبەری سەردار سەڵڵ الله عەلەیهی وسەلەم چه ئەوانەی کە مسڵمان و هاتوون بە دەمبانگەوازی ئیسلامەوە و چه ئەوانش کە مسڵمان نەبوون و دەبێت بانگ بکرێن بۆ سەر ئەم شاڕەیە چەندین کاری بەنەفرەتکرا و لە یەک کاتدا ئەنجام دەدەن. لە هەندێک لەو وڵاتانەدا کە بانگەوازی پێغەمبەری سەرداریان بیستووە، چەشنی ئەوروپا و ئەمریکا و هەندێک شوێنی دیکە، تاوان و خراپەی وەها ئەنجام دەدرێت کە ئەو تاوانانە لە سەردەمی هیچ کام لە حەزرەتی لووت و حەزرەتی ساڵح و حەزرەتی هودیشدا ئەنجام نەدراوە. بەڵام ئوممەتی محەممەد بوون وەک بڵێیت بووەتە بروسکە گرێک بۆ ئەم ئوممەتە. با لێرەدا ئاماژەیەکی قورئانی پیرۆز و مژدەکەی پێغەمبەری سەردار سەڵڵ الله عەلەیهی وسەلەم سەبارەت بەم بابەتە باس بکەین. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلئەنفالدا دەفەرموێت: بێگومان خوای گەورە بەڵاو سزا نادات بەسەریاندا لە کاتێکدا تۆ لە ناویاندا بیت، هەروەها خوا سزایان نادا لە کاتێکدا ئەوان داوای لێخۆشبوون بکەن. لێرەدا پێش ئەوەی بچینە سەر فەرمودە پیرۆزەکە بە باشی دەزانین ئاماژە بە شتێکی دیکەش بکەین، وەک بەراوردکردنێکی پلەپایەی بەرزی پێغەمبەری سەردار سەڵڵ الله عەلەیهی وسەلەم. قورئانی پیرۆز لە جێگەیەکی دیکەدا لە سەرزاری حەزرەتی مەسیحەوە ئەمەمان بۆ دەگێڕێتەوە. حەزرەتی عیسا دەڵێت: جا ئەگەر ئەشکەنجەیان بدەیت لەسەر لادان و تاوانیان، ئەوە بەڕاستی بەندەی خۆتن و ئەگەر لێشیان خۆش بیت، ئەوە بەڕاستی تۆ خۆت خوایەکی باڵا دەست و دانایت، دەزانیت چێشایستەی لێخۆشبوونە. بەڵێ، کاتێک حەزرەتی مەسیح لای خوای گەورە قسە لەسەر خەڵکە تاوانکار و ڕێون کردووەکەی قەومەکەی دەکات دەڵێت: ئەگەر ئەشکەنجەیان بدەیت، ئەوە بەڕاستی بەندەی خۆتن، ئەگەر لێشیان خۆش بیت، ئەوە بەڕاستی تۆ خۆت خوایەکی باڵا دەست و دانایت. بەڵام قورئانی پیرۆز سەبارەت بە پێغەمبەری سەردار سەڵڵ الله عەلەیهی وسەلەم دەفەرموێت: بێگومان خوای گەورە بەڵاو سزا نادات بەسەریاندا لە کاتێکدا تۆ لە ناویاندا بیت، هەروەها خوا سزایان نادا لە کاتێکدا ئەوان داوای لێخۆشبوون بکەن. لەم ئاەتەوە مرۆڤ ئەوە تێدەگا کە ئوممەتی محەممەد سەڵڵ الله عەلەیهی وسەلەم دوو بربەست و قەڵغانی زۆر گرنگی هەیە، بەڵاو ئافاتەکان لەلایەن قەڵغانەکانەوە کاریگەریان دەشێنرێت و سزاکانیش لە بربەستەکە دەرناچن و گل دەدرێنەوە کە ئەوانیش ئەمانن. یەکەم،
بوونی مادی و معنەوی شخصیەتی معنەوی ئەحمەدی صلی الله عليه وسلم لە ناوماندا، خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت مانەوەی بەردەوام بکات. دووەم، بوونی دەستە و کۆمەڵێک لە نێو خەڵکدا کە خاوەنداری حەق و حەقیقەت بکەن و هەمیشە بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و ئەهلی خزمەت بن و داوای لێخۆشبوو بکەن. لەبەر ئەمانە دەکرێت بڵین لە ڕەحمەتی خوای گەورە خۆی چاوەڕێ دەکەین کە هیچ نەبێت بە کۆمەڵ سزامان بەسەردا نەسەپێنێت. ئێستاش با بینە سەر فەرموودە پیرۆزەکە. هەروەک لە کتێبەکانی فەرموودە سەحیحیەکاندا دەیبینین، پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم زۆر لە خوای گەورە جەلە جەلاله و پاراوەتەوە بۆ ئەوەی ئوممەتەکەی لە ناو نەچێت. گرنگترین ئەو پارانەوانەش ئەوەیە کە لە حەجی ماڵئاوایی لە چێوی عەرەفات و مزدەلیفە دەیکات. لەو دوو شوێنە پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم لە چوارچێوەی ئیلهامەکانی خوای گەورەدا زۆر شتی داوا کرد، تەنانەت داوای لێخۆشبوونی بۆ حەقی بەندەکانیش کرد، ئەگەرچی نازانم ئەم داواکاری قبول کرا یاخود نا. بەڵێ، سوڵتانی سوڵتانەکان چەندین پارانەوە و لاڵانەوەی لە دەرگانەی خوای گەورەدا هەبوو بۆ ئەوەی ئوممەتەکەی لە ناو نەچێت. دواتر خۆی بەم شێوەیە ئەمە بۆ هاوڵانی دەجێڕێتەوە و دەفەرمێت: من داوای ئەوەم لە خوای خۆم کرد کە ئوممەتەکەم لە ناو نەبات و خوای گەورە ئەم دوعایی منی قبول کرد. فەرمووی لە ناوچوونی ئوممەتەکەت لە نێو خۆیاندا دەبێت، کاتێک تاوان دەکەن من دووبەرەکیان لە نێواندا دروست دەکەم و دەیانکەم بەگشت یەکدیدا. من داوای ئەوەم کرد کە خوای گەورە ئەو سزایەش لەسەر ئوممەتەکەم هەڵبگرێت، بەڵام ئەو داوایم قبول نەکرا. بەڵێ، ئەو شتە لەسەریان لا نەبراوە کە دەکرێت بە ئیرادەی خۆیان چارەسەری بکەن. قەومەکانی دیکە ئەگەر گوناه و تاوانێکیان بکردایە، بەڵاو ئافەتە زەمینی و ئاسمانیەکانیان لە ناوی دەبردن. بەڵام ئوممەتی موحەممەد ئەگەر تاوانێک بکەن، خوای گەورە دەیان کات بەگژ یەکتردا و یەکڕیزی و ڕێککەوتنیان لێ دەشێوێنێت و بەهۆی دووبەرەکیانەوە زەبریان پێدەخات. پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم زۆر لە خوای گەورە پاڕاوەتەوە کە ئەمەش لەسەر ئوممەت هەڵبگرێت و بەو شێوەیە سزایان نەدات. بەڵام خوای گەورە کە حیکمەتی ئەم شتە خۆی دەیزانێت، ئەوەی لەسەر هەڵنەگرتین. لایەنێکی دیکەش باز دەکەین کە ئاماژەیەکی قورئانیە و قسەی ئەهلی کەشف و تەحقیقە، ئەویش ئەمەیە: ئەگەر لە شوێنێکدا کەسانێکە بن، ئەگەر چی بە ژمارەکەمیش بن، خزمەتێکی دڵسۆزانەی قورئانی پیرۆز و ئاین و ئاینداری بکەن و ئەندێشە و ترسی ئەوە لە گۆڕێن نەبێ کە ئەهلی حەق ژێر بکەون و بدۆڕێن، ئەوە ئەو کۆمەڵە کەسەی کە خزمەت بە ئاین دەکەن دەبنە بەربەستێک لە بەردەم بەڵاو ئافاتەکاندا. بەڵێ، ئەگەر تەنها دەکەس هەبن بەو شێوە دڵسۆزانەیە خزمەت بەدین بکەن، دەبنە قەڵغانێک لە بەردەم بەڵاو ئافاتەکاندا و دەیان جێڕنەوە. بەڵام ئەگەر ئەهلی حەق لە شوێنێکدا ژێرکەوتبن، خوای گەورە ئافاتەکە دەدات بەسەر ئەوانیش و خەڵکەکەی دیکەشدا. خوای گەورە زانایە بەڕاستی هەموو شتەکان.